جۆری تەزویرەکە بریتی بۆ لەوەی ئەم هێزانە پەنابەرن بۆ دروستکردنی بەڵگەنامەی ساختە بوو ئەوەی ئەو کەسانە بۆ نمونە دەنگدەری تایبەت بۆ بیهێن دەنگدەری گشتی شادەنگ باتەوە لە بری خەڵکێک کە ڕەنگە نەچوە بۆ دەنگدان یان مردووە یان ناوێکە کە هەتا ئەمڕۆ چۆن لە خەڵکمان هەبوو چۆ بۆ دەنگدان دەنگەکەی بۆ دراوە تەنانەت لە هەندێک شوێنە بۆ نمونە خەڵکە بووە لەو دوو تۆماری دەنگدەرانە کە یەکێکیان لای مۆزەفی تعریفەکە بووە یەکێکیان لای نوێنەریکیانە سیاسیەکان بووە بە زەبری هێز براوەتە دەرەوە ڕسمی گیراو نێراوە بۆ دەستگا حیزبیەکان بۆ ئەوەی بزانن کێ لەو ئینانەیە ئیمزای نەکرۆ دەنگی نەداوە بە ناوی ئەوە هەویە بکەن بەڵگەنامەی ساختە بکەن بۆچی بۆیە ئەو نەفەرە بێ لێ دەنگ با بڵێ کاکە من فڵان کەسم چونکە لە تۆماری دەنگدەرانە تۆ ڕسمت نییە کە بۆ منە ناوی هاوژینە ئەم هاوژینە ڕسمی خۆی لەگەڵ نییە ئەمە تا چەندێک چووە سەر یانە چووە سەر ئەتوانین بڵێن لای پارتیش بە شێوەیەکی باشتر چووە سەر ینی تەزویرەکە لەوەی ڕەنگە پارتی ئەزمونێکی زیاتری لەو مەسەلەیە هەبوو بێ بەڕاستی من پێتان بڵێم لە هەولێر کە ئێستا ئێمە حالیەن بەم سمپڵانە لە چوارەمان لەگەڵ مەرتەبەی سێمە چەند دەنگێکی کەممان دەیان دەنگێک یا کەمتر لە سەدان دەنگمان فەرقی هەیە بۆیە بەڕاستی کە لە 100% نەتیجەکەش داخڵەوێ احتیمالیەوەی ئێمە بە ڕێژەیەکی کەم ببین بە سێم لە پێش چوارەمەوە یا ئەوەی ئەوێ بە سێم ڕێژەیەکی زۆر کەم چەند پۆینتێک لە پێش ئێمەوە بێ بۆچی بۆ ئەوەی ئەوە بەڵام ئێمە تا ئەم دەقیقەیە سلێمانی سێمان سۆگەر کردەوە بۆ خۆمان ئەمە بەڕاستی کارێکی زۆر گرنگە اینجا ئێمە بەپێی هەموو نەتائیجەکان ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان بلانی کەم لەم هەڵبژارنە لە هەرێمی کوردستان بۆ خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە ڕێژەی دەنگدان ئەمان دەڵێن سەرباری ئەو هەموو گومان و تەزویرە لە 157 ئێمە چامان لەوەیە 120,000 بۆ 130,000 دەنگ بێ لە کاتێکە لە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 21 نوێی 2013 کە هەڵبژاردن کرا بۆ خولی چوارەم ئێمە تقریبا 190 بۆ کەمتر لە 120,000 دەنگمان هەبووە ڕێژەی بەشداریکردنیش نزیکی لە 180 بووە 70 شتێک بووە 78 و 79 بووە ئەمەش دیسانەوە بۆ خۆی ڕقەمەکان پێمانەڵێ کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ خوا سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە یەکێک لەو بەڵگانەی کە پێمانەڵێ ئەوەی کە بە کۆمەڵ ڕەوا بینرا بە ناحەق دەنگی ئەساسی کۆمەڵ نەبوو وە گزیەکی زۆری لەکرا بوو ئەمە بەڵگەیەکە ئەو لە بەرامبەریشا کە کۆمەڵ دەنگی شایستەی خۆی وەرگرتووە دەبێت خەڵکی تریش دەنگی شایستەی دەرکەوێ یالانی کەم ئاماژەکانی ئەگەر بە تەزویری تریش بێوێ دەنگی زیاکا بەڵام دەرەکەوێت کە ئەوانە لە ئەساسە ئەوە دەنگی خۆیان نەبووەوە دزیویانەوە بەڕاستی دەنگی حەقیقی ئەوەیە کە کۆمەڵ ئیسلامی زیاکە خەڵک متمانەی بە هێزە ناڕزەکان و بە تایبەتی کۆمەڵ ئیسلامی کوردستان هەیە و هیوای بۆیان نەماوە هەر ئەو پەلە قاژەیەی لە بینی دوێنێ بۆ ئەم ڕۆبینیمان لای هەندێک هێزی سیاسی کە بە هەموو ئاستەکانەوە دیار بوو کە تەنانەت گەیشتە ئەوەی هەڕەشەی کە ئاعتراف بە ئینتیخابات نەکەن وەزعەکە بشێوێنن نازانم هەزار خەبەری ناخۆش و هەزار بەڵگەی ناخۆشمان ئەمڕۆ پێگەیشتووە کە بەڕاستی چاوەڕێی زۆر وەزعی لەوە خراپتر بووین ئەمە ئەیسەلمێنێک کە بەڕاستی نەخشەی سیاسی لە هەرێم نەخشەیەکی ساختەیە دروست کراوە و وەک دەسەڵاتێکی ساختە و مزەیەفمان هەیە